بە مۆزەخانە کۆنترین ئوتێلی شاری سلێمانیە کە لە 1932 بنیادنراوە. لە دوای 2006 کە شوێنەواری سلێمانی ئەم مڵکەی کڕیەوە لە 2012 نۆژەن کرایەوە لەسەر بودجەی تایبەتی پارێزگای سلێمانی. لە 2015 کە نۆژەنەکەی تاوا بوو ئێمە بە کتابێکی ڕسمی وەکو ڕێکخراوی بژانەوەی کە لە پووری کورد ئەم شوێنەمان وەگرتووە دوای ڕەزامەندی حکوومەتی هەرێم و لایەن دەپەیوەنددارەکان و بەڕێوەبەراتی شوێنەواری سلێمانی و شوێنەواری هەرێم ئەم شوێنەمان کردووە بە مۆزەخانەیەکی کەلەپوری کە ئەم شتانەی لێرە نمایشکراون. ئەم بابەتانە هەموو مۆرکی کوردین و یادەوەری با باپیرانمان کە بۆیان جێشتوین ئێمەش ئاشنایانکەین بەنەوەینەوە. ئەمە لە سیستمی یونسکۆ داخل بووە ئەم شوێنە کۆنترین ئوتێلی شاری سلێمانیە هەر بە ناوی فەراحەوە داخل بووە. فەراحش زۆر لە ماڵە کوردیەکان لە ژنە قەیمەکان ئەگە شتێکی خۆش بووە ئەو ئەک بە فەراحیت بێت. ئەمە مانای ئەوە نییە فەراحە عەرەبیەکە بێت، یعنی ئەمە فەرقی زۆرە، ئەمە بزوێنی کورتی تایەگە تۆ دیقەت بەی فەراح یعنی مانە عەرەبیەکەی نییە. بەڵام ئێمە ئێستا کاریگەری زۆری خەڵکی ڕۆشنبیرانی خەمخۆری کەلەپورمان لەسەرە ئاماژەی زۆر هەیە لە چەند ڕۆژنامەیەکە داوای ئەویان لێ کردوین، یعنی ڕوونکردنەوەیان کردووە. ئێمەش بڕیارمان ناوە لە ئایندێکی نزیکە ناوی ئەم مۆزەخانەیە گۆڕین بە مۆزەخانەی کەلەپوری کورد. ئەم قورعانە پیرۆزەمان هەیە، ئەمە مێژوەکەی بۆ 250 تا 45 ساڵ لەمەوە پێشەگەڕێتەوە. خۆشبەختانە ئەمە نووسەرەکەی کووردە، بەڵام کۆمەڵێ مامۆستای ئاینی خەمخۆر و هیلاک و مانوو بۆ کەلتور و کەلەپور و دەست نووسەکانی کوردستان، بەڵام لە 1985 پشتڕاست بۆتەوە کە موەلیفەکەی کووردە بنحاجەی شارە زوورە پێم وابێت، بەڵام ئێستا لە مناقەشەیان، بەڵام ئەوە پشتڕاست بۆتەوە کە لە کوردستانە نووسراوە لەبەرەوە لە سەحیفەی 65ەمە لاپەڕی 65ەم ئەم قورعانە پیرۆزە حاشەیەکی بەسەرەوەیە نووسراوی کوردیە کە لە کاتی خۆی نووسیوانێتەوە بە هێمایەکی بچووک ئەڵێن فڵان کەسی کوڕی فڵان کەس لە هەورامان لەدایک بووە. ئەمەش جێی ئومێدە کە لە مۆزەخانەوەی ئێمە پاراستومانە. ئەم بەرچاوگەیەمان هەیە لێرە ئیشی جوولەکە کۆنەکانی شاری سلێمانیەوە تا لە سەدەی 19 دروستکراوە. عایلەی ڕەفایل هەبوون لە سلێمانی، ئەمە بەرچاوگەیەکە و هێمای داودی پێوەیە، واتە ئەستێرەی داودی پێوەیە. بەنرخترین و بەهاترین پارچە لەم مۆزەخانەیە ئەم پارچەیە ئیشی جوولەکانی شار سلێمانیە، ڕەمزی خۆیانی پێوەیە و بۆ خەڵکی خۆیان دروست کردووە. ئەنج ئەم بنەماڵەیە ئێستا کە ڕۆشنەتەوە بۆ ئیسرائیل لە ئورشەلیم شارێکیان دروست کردووە، یان لادەیەکیان ناوە سلێمانی. خۆشبەختانە ئەم پارچانەی کە لێرە نمایشکراون هی هەر 4 پارچەی کوردستانی تایە، یعنی بە جێی ئومێدەوە. بۆ نمونە ئێمە دەستنووسمان هەیە لە سنەوە بەمان هاتووە، فەرشمان هەیە لە ئەفرین دروستکراوە، دەستنووسی کەمان هەیە لە قامیژلۆ نووسراوە، هەمانە لە کفری، یعنی هی هەموو ناوچەکانی کوردستانمان کۆ کردووەتەوە. خۆشبەختانە ئەمە سەروەریەکی گەورەیە کە میلەتەکەی ئێمەش میلەتێکی زنون، میلەتێکی ڕۆشنبیرن. ئێمە شەتوانین لە ڕێی ئەمەوە بەنەوەی نوێ بە دنیای دەرەوەی بناسیێنین کە میلەتی کوردش هیچی کەمتر نییە لە میلەتەکانی کە، بەڵام بەداخەوە و دوای ئەم هەموو شەڕ و ماڵ وێرانکەری کە ڕووی کردۆتە میلەتەکەمان نەمانتوانیوە لەم مەجالەیە. بەڵام خۆشبەختانە ئێستا زەمینە لەبارە و وڵاتی ئێمە ئارامە. ئێمە لە 2015 بڕیارمانەوە ئەم مۆزەخانەیە دروست کرێت. ئەم مۆزەخانەیەش نە حکومیە نە حزبیە، ڕێکخراوی بژانەوەی کەلەپوری کورد لەسەر خەمخۆری کۆمەڵەیەک خەڵکی خەمخۆر و کەلەپور خۆشەویستی وڵاتەکەمان ئەم شوێنەمان بنیادناوە. لێرە بابەتێکی گرنگمان هەیە، پولەکەی شێخی نەمرە. ئەم پولە مێژوەکەی گەڕێتەوە بۆ 108 ساڵ پێش ئێستا. لە 1990 ئینگلیزەکان کە لەگەڵ شێخی نەمرا دانشن بڕیاریان دەوڵەتێکی کوردی دروستکەن بە ناوی حکوومەت کوردستانی جنوبی. یەکەم شت کە بۆ شێخ محموودیان دروست کرد پولێک بوو بە ناوی حکوومەت کوردستانی جنوبی. 3 نەوعی هەبووە ئەم پولە، 1 عانەی هەبووە، 5 عانەی هەبوو، 8 عانەی هەبووە، وەک باج و خەراج و ڕسومات بەڵگەیەکی حاشاڵنەگری دەوڵەتەکەی بەکارهێناوە کە شێخ مارفی دانساز بۆی دروست کردووە. ڕۆشتووە لە رووسیاوە قاڵبەکەی هێناوە، 500 ڕوپێ ئەو زەمانی تێچووە. شێخی نەمر خەنجەرەکەی خۆی کردوێتەوە بۆ ئەم پرۆژەیە فرۆشتووە،
بۆی ئەمەنە خەمخۆری میلەتەکەی بۆ ئاواتی ئەوە بووە کە دەوڵەتێک دروست کرێ لە سلێمانی قەرار بوو دەوڵەتەکە دروست کرێ بە ناوی حکوومەتی کوردستانی جنوبی. حکوومەتی هەرێم هیچ ئاوڕێکی لە ئێمە نەداوەتەوە و ئەم بابەتی کە لە پووری زۆر پشتگوێ خستووە بڕواب کە هەتا پاکردنەوە بەیانیان خۆمێم سەرجامخانەکانە سڕمەوە ڕێکخراوێکی مانگی 1 ملیۆن مەسرفمان هەیە لەم بارەنە نەبارەیە. ئەم شوێنەشیان ناو بە ئێمە سەرڕای ئەوەش ساڵی 1,200,000 لە ئێمە وەرەگرن. ئەمە جێی نیگەرانیە وە خۆتانە بینن ئەم مۆزەخانەی ئێمە دەرگای واڵایە لە 11 بەیانی تا 5 ئێوارە بەخۆ بەخش هەموو کەسێ بۆی هەیە بێ سەردانی ئەم مۆزەخانەیە بکات چی بیانی بێت چی خەڵکی ناخۆمان بێواتە بێ بەرامبەر ئەم مۆزەخانەیە. هەدەف و ئامانجی ئەوەش ئەمەیە کە خەڵک ئاشنا بێ بە کەلتور و کەلەپوری نەتەوەکەمان. لێرە پارچەیەکی گرنگترمان هەیە دوای ئەوەی کە لەگەڵ چەند زانایەکی شوێنەوارناس و مۆزەخانەی لۆڤەر و چەند خەڵکێکی خەمخۆر پشڕاست بووەوە ئەم پارچە گەورەیە کەمەربەنە هی سوپای بابانە. سوپای بابان کە لە کوردستان لە قەڵاچۆلان یەنە شاری سلێمانی ئیمارەتێکیان هەبوو بە هەچ هۆیەک هاتنەتە سلێمانی. ئەمە سوپاکە کە لە دەرەوە ئاوا بەم شێوەی من وەستاوە کەوایەکی کوردی لەبەرا بووە ئەمەی لەسەر و کەواکەوە بەستووە. ئەمەش هێمای چییە؟ بۆچی ئەمەی بەستووە؟ ئەمە هێمایەکی ئەوەیە کە عەزەمەتی سوپاکە دەرخات گورج و گۆڵی سەربازەکەی بەر دەرگا دەرخات. ئەمە لە زیو دروستکراوە عیاری 500 واتە زیوی 100% نییە. خۆشبەختانە ئەم پارچەیە لە دوای پرۆسەوە ئێمەش ئەممان بە پارێکی مادی کەم کڕیوەتە و هێنامانە لێرە پاراستمانە و ئەم بابەتانەی کەش وەکو کەمەرە و هەیاسە هەر ئەمەش ئیشی جوولەکە کۆنەکانی شاری سلێمانین. بریتیش مۆزیۆم هاتن، مۆزەخانەی لۆڤەر هاتوون، جامیعەکانی ڕیگجن هاتوون، زۆر جامیعەکانی کە هاتوون سەرسامی خۆیان دەربڕیەوە بەم مۆزەخانەیە. لەبەرەوە وەک پێم وتی تاکە ڕێکخراوین لە شەرق ئەوسەدا لە خۆرهەڵاتی ناوڕاستە ئێمە تاکە ڕێکخراوین موافقی ئەومان بۆ کراوە مۆزەخانەی کە لە پووری دروستکەین. ئیشەڵا لە دوای ئێمە ئەمە بێتە ڕێچکەیەک چۆن لە وڵاتی ئەسینە 3200 مۆزەخانە هەیە، لە ڕۆما 6000 مۆزەخانەیە، ئەکرێ وڵاتەکەی ئێمەش 10,000 مۆزەخانەی تیا بێ. بەیانی کە سەعات 11 دەرگای عێراقمەوە ئێستا مەگەر تۆزێکەکەی گوێم لە بانگەکە بێت بزانم کە سەعات 4 یان 4 و چارەگە یان 3 و نیوە. ئەمەنە مرتاحم وەک ماڵی خۆمان زۆر زیاترم پێ خۆشترەکە لێرە سەر ئێم بۆ ئێرە ڕۆژانە کاتی خۆم لێرە داوامەکەم بەسەرە بێت.